دابەنی هێزەکانمان بە کوچە و کۆڵانەکانی ناو شاری سلێمانیا گەڕێن و بەردەوام بە دوواچوونەکەن بۆ ئەو شوێنانەی کە بە نایاسایی یەکرێنەوە یان هاوڵاتیان تیا لە کۆبێتەوە بۆ ڕێگەگرتن لە بڵاوبوونەوەی نەخۆشی کۆرۆنا و زیاتر بە دوواچون لە وەڕۆچوون لە کۆڵانەکان بۆ زیاتر پاراستنی هاوڵاتیان و هاونیشیانمان لە بەتایبەتی لە شاری سلێمانی و بەسەرکردنەوەی هێزەکانمان کە لە ناو شاری سلێمانی لە کوچە و کۆڵانەکان لە شەقامە گشتیەکان بڵاو کراوەتەوە زیاتر بە ئاگابوون لە چۆنێتی جێبەجێکردنی فەرمانی قەدەغەکردنی هاتچۆ و مەسەلەی خۆپارێزی لە نەخۆشی کۆرۆنا. باقي جوا ماشي جنات ولا تدري باخذ معك اول شيء ابي اشتري استحملنا به سريع كده هبي وزاره النوم تعالوا كم رفع صافي تشاو شتانه هي بقربانه شتاك انا بربر جوندي كشتي ولا بربر جوندي تاع شخصيه تشاو كمي تشاو بەڕاستی ئێمە لە پێناو هاوڵاتیانی خۆمانە لێرەین لە پێناو کوردستان و لە پێناو خۆشەویستی ئەوانە لێرەین چەند ڕۆژێکە لێرەین و بەبێ دابڕان کلیوایەکی پاراستنی سلێمانی و ئاسایشی سلێمانی و هێزی ناوخۆ و پۆلیسی هاتوچۆ بەڕاستی داوا لە هاوڵاتیانی خۆمانەکەین ئێمە لە پێناو هاوڵاتیانی خۆمانە کە لێرەین ئەوانش ڕەشاوی خاڵەکان بکەن و چەند ڕۆژێ سەبر بگرن هەر هەموو مرۆڤێ لەسەر زەویا پێویستە لە ساڵێکە هەفتەیە دوو هەفتە دانیشێ لە ماڵەوە بیل لە ڕابردووی خۆی بکاتەوە بیل لە ساڵی ڕابردووی خۆی بکات ینی ئەم چەند ڕۆژێشکە لە ماڵەوەن وەک خەڵوەتێک بۆ خۆیان دابرێن وەک خەڵوەتێکە بیل لەوە بکەنەوە کە لە ئەم ساڵە چۆنیان تێپەڕان چی ئامانجێکیان هەبێ بۆ ساڵی ئایندە و بەرنامەیەک ڕێژی ژیانیان خۆیان دابنێن